بینەرانی بەڕێزم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تریتی ڕۆژ لەگەڵتانم تەوەری ئەم بەرنمەیەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر هونەری پەیکەرسازی لە کوردستان بە میوانداری زۆر بەڕێز چێنەر نزار هونەرمەند و پەیکەرساز کاک چێنەر بەخێر بیت. کاک چێنەر لەوە دەست پێ دەکەین بزانین نزیک بە چەند ساڵە ئێوە کاری پەیکەرسازی یەکەن؟ هەڵبەت نامێوەکو بەرنامە تەقلیدێکم بڕۆم و باسی ژیانی مناڵێ بکەم بەڵام بە کۆی گشتی لە ساڵی 1998ەوە یەکەم کاری پەیکەر تاشیم ئەنجام بە ئەو کاتە لەڕێی کازیوەی سەرشەقامەوە بوو فۆتۆگرافەری بەناوبانگ جەمال پێنجوێنی و کاتە و ئەزمونەمان بەیەکەوە کرد و ئێمە وەک تەلەبەی ئەو هەڵبەت یەکەم ئەزمموی پەیکەر تاشیم ئەنجامدا یەکەم جار ساڵی 1990 تر دواتر کارم لەسەر قوڕکردنیای ئاشنا بووم بە دنیای قوڕ بەڵام بە شێوەیەکی زۆر ئامنا بە شێوەیەکی زۆر کەم مانی نەم ئەتوانی وەکو پێویست تا چوومە پەیمانگای هونەرە جوانە کە چوومە پەیمانگا دەرگایکی باش کراوە بەڕووما بۆی کەیتر من بە ئیسراحەت لەگەڵ قوڕابم بە ڕەفیق بتوانم ئیش بکەم بتوانم بە بەردەوام کار بکەم هەتا ئەم دەقەیە من بەردەوام دەستم لە قوڕایە. کاک چێنەر جیاوازی چییە لە نێوان با بڵێن پەیکەرسازی و پەیکەرتاشی لە کاتێکە ئێوە پەیکەرسازن و یەکەم کاریشتان پەیکەرتاشی بووە لە ساڵی 1990 هەڵبەت جیاوازی نیان پەیکەرسازی لەگەڵ پەیکەرتاشی پەیکەرتاشی تۆ ماتریالێک چ دار بێت چ بەرد بێ ئەیهێنی لە یەک خاڵەوە ئەڕۆیتە ناو عومقی کارەکەت بەڵام پەیکەرسازی لە عومقی کارەکەت توی تۆ دەرەوە ئەمە عادلەیە ڕۆدان زۆر بە باشی کاری لەسەر کرد و هونەرمەندی فەڕەنسی تۆ مەسەلەی پەیکەرتاشی ئاسانتر هیچ هونەرێک ئاسان نییە بەڵام پەیکەرتاشی قورسترە لە بەرەوەی تۆ بێ بە بەردەوام بە تەرکیزە و ئیشکەی بە بەردەوامی حەزارێک تایاتێ و کۆمەڵی هەڵچوون هەیە لە هونەرمەندە ناتوانانی بیکەی کۆمەڵش هەیە ناتوانین لە بەردەکە هەڵبەت یەک پارچەی بچووک لەو قیاسەی کە هەیە بترازێ کارەکەت سەقەدای بەڵام پەیکەرسازی شەڕێکی خۆشە لە بینی هونەرمەند و قوڕەکەیە تا تۆ لەو ئومقەیتەوە دەرەوە لە خاڵێکی ون بۆی تۆ بەرەو خاڵی دیاری کارەکەت و تێکی ئەیت و ئەیهێنیت و ئەی شێوێنیت و تێکی کۆمەڵێت بەرکەوتنی خۆشی پەیکەرساز زۆر جار بێتاقەت بیان شەڕت لەگەڵ پەیکەرێکا کردبێت کە بۆ دروست نەکراوێت بەتاکید بەڵێک بە تایبەت یەکێک لە کارەکانم سێ جار دووبارەم کردەوە چ کارێک بکات چێنەر ئەوەی دکتۆر محەممەد کەمال بوو توانیم ینی جاری یەکەم دووبارەم کردەوە بەدڵم نەبوو هەر خستم ئیشەکەم خستێکم بە جاری دووەم خۆی کەو ئیشەکە جاری سێم ئەو نەتیجەیەکە ئێستا عارض کرا. زۆر باشە کاک چێنەر ماوەیەک پێش ئێستا پرۆژەیەکی با بڵێن پرۆژەی مۆنیمنتی پێشمەرگەتانە بوو پێم خۆشە بزانم ئەو پرۆژەیە چی بەسەر هات ئایا گەشتە ئەنجامی خۆی؟ هەڵبەت وەکو ئەی بینین پرۆژەکە بۆ فلکەی هەواری شار بوو ئێستا فلکەکە بەتاڵە ینی هیچی تیانێکەوەتە پرۆژەکە فەشەلی پێهاتەوە بەڕاستی ئەو پرۆژێ توانم بڵێمە شەکە لەو خەفەتانەی کە تووشی من بۆ بەڕاستی یەکێ بوو لەو پرۆژانەی کە بە دڵ و بەجان کارمان بۆ کرد لەگەڵ مامۆستا و هونەرمەند شوان کەمال پرۆژەکە مایەوە لە بینی ئیشەکەی مامۆستا شوان و هونەرمەندێکی تر و منە ئەو سیان ئیشەکە مایەوە بەڵام بەبێ هۆکار ئیشەکان ڕاوەزران بە کتابێکی ڕستمی بۆمان هاتەوە کە گوایە ئەو پرۆژەیە ڕاگیراوە و نەشمانزانی بۆ یعنی هەتا ئەم دەقی ڕوونکردنەوەیشیان ناوێنێت بە دووادا چوونتان نەکرد بۆ ئەوەی هەڵمان زۆرە ئەڵێن وەزعی کوردستان لە بار نییە وەزعی کوردستان وا و ئەو کاتە شەڕی داعش زۆر بوو عنی پرسیینەکانمان ینی جوابەکەی کە ئەمانەوە جوابێکی قەنەعات پێکرد نیە بەڕاستی بەڵام پرۆژەکە با بڵێن لەلایەن کیەوە ڕاوەستا؟ پرۆژەکە لەلایەن پارێزگاری سلێمانیەوە بە داوای خاص کۆمەڵێک هونەرمەند داوەت کرابوون 8 هونەرمەند بوون بەشداریمان کرد بەڵێ وەستا ینی پرۆژەکە وەستا نەمانزانی بۆ چۆن زۆری چوونە ناو پارێزگار تەنانە دوایان دەهات ماکێتی ئیشەکانمان خەریبوو نێنەوە بڵێن دیکۆری جوانە بۆ ناو ئێمە بەڵام خۆشبەختانە ماکێتەکانمان وەرگرتوەوە. کاک چێنەر دوای سەرکەوتنی پێشمەرگە بەسەر تیرۆرستانی داعشا ئێوە پەیکەرتان بۆ پێشمەرگە دروست کرد پێمان خۆشە میرۆکەی ئەو پەیکەرە بزانین کە دروستان کرد. کاکدانە بەنسبەت کارکردن بۆ پێشمەرگە بەڕاستی ئەرکە وڵاتی ئێمە چونکە وڵاتێکی بەردەوام لە قەیرانین بەردەوام لە شەڕین بەردەوام لە دیفاعکردنی لە خۆمان بۆیە هەر کات کار بۆ پێشمەرگە بکرد بەڕێی من ئەرچێکی گەورەیە هەڵبەت من زۆر دەمێکە پرۆژێکم بۆ پێشمەرگە ئەوە نامێت کارێکی بچووکەم ئەمێ کارێک بەقەدەر گەورەی خۆیان بەڕاستی بەقەدەرەوەی ڕۆحیان بەقەدەر ناوەکەیان ینی پێشمەرگەکەون
پرۆژم ئامادەیە بەڕاستی و وەکو ئاماژم پێیان نامێ پەیکەرێکی بچووشیان بۆ بکەم و تاو ئێستا من زۆر دڵخۆشم لە کەرکووک ئیشێکی زۆر گەورە کراوە حەجمەکەی جوانە هەم ئەتوانی وەکو مۆنومنتە بەکاری بێن ئەمەتوانی پێشمەرگەی بیبینە دڵی پێی خۆش بکە بۆ شوێ لە وڵاتەکە ڕێزی لێگیرێ منیش هەمە پرۆژەم هەیە و زۆر لایەنی ئەوم لێ گاوەتەوە کە هەوڵ بێن ئیتر چەک نەمێنێ لە ناو فیگەری پێشمەرگەکە هەوڵم ماوەکە شەڕ ئیتر ئێمە شەڕکردنین بەڵام ئێمە بەردەوام دیفاعکردین لە خۆمە ئەو خاڵم زۆر این کردووە ینی زۆر ئاماژەم پیاوە لە پەیکەرەکە و تەواوی پێشمەرگەکەشم ئاڵاندووە لە ئاڵای کوردستان دەست خۆشکات چەنەر لە ماوەی ڕابردووە پەیکەرێکتان بۆ هونەرمەند مامۆستا ئەحمەد سالار دروست کرد هەتا لە دیدارێکی تەلەڤیزیۆنە خۆی سوپاسدان نەکات پێم خۆشە بزانم بیرۆکەی پەیکەری هونەرمەند مامۆستا ئەحمەد سالار چۆن بوو و بۆ نەتوانرا لە نێو شاری سلێمانیە ئەو پەیکەرە جێ ببێتەوە. ئەڵبەت من سپاسی مامۆستایەکەم لە کۆتا دیداریە سپاسی منی کرد بۆ پەیکەرەکە بیرۆی کارەکەی خۆم بوو بەڕاستی پێم خۆش بوو مامۆستا ئەحمەد سالار وەک هونەرمەند بەڵێ پێم خۆش بوو کارێکی بۆ بکەین لە ئەو تەمەنە گەورەی سەرفی کردووە نێوان هونەرە ئیشەکەم دامەزراند بوو کۆمەڵە فۆتۆیم دەستکرد لە ڕێی هاوڕێی ئەزیز مۆسیفان عەباسەوە توانیم کۆمەڵە فۆتۆمان دەستکرد دواتر بە تۆی خۆی جێڕاوە چیرەوەکەی هات لە گەلەرێکە بینی و زۆری بەدڵ بوو بەڵام ئەو کاتە قەلەقم لۆی ئایا پشکلی پەیکەرەکە لەو ئەچێ زۆر پیشانی خەڵکم یعنی خەڵکی ئاسایی خەڵکی کە خۆی هاتە گەلەریەکەتەوە وتی ئەمە دقیق منم ئەحمەد سالارم زۆری پێ باش زۆر بۆ نەتوانرا ئەم پەیکەرە لە نێو شاری ڕۆشنبیری یان پایتەختی ڕۆشنبیریە جێ ببێتەوە زای چۆن ئەو خاڵە زۆر باسکرا بە فەوزایەکی زۆریش ئەڵبەت مامۆستا ئەحمەد سالار پێی باش بوو پەیکەرەکە لە باخی گشتی بێ باخی گشتیش لە ئێستای بینیم پڕە لە پەیکەر شارەوانش وتی ئێمە ناتوانین باخی گشتی بێن بەڕاستی هەر کوێکی کەتان پێویستە مامۆستاوەتی من ئێوەم پێ باشە تر لەسەر ئەوە ڕێنەکەوتین و برای هەولێر ئەوە ینی تەنها ئەوەیان هۆکارەکە زۆر باشە کاک چێنەر هونەری پەیکەرسازی لای ئێوە چی ئەگەێنێ وەک هونەرمەندێک باشێکە لە ڕۆحم بەڕاستی ئەنی من زۆربەی کاتەکانم بەقی ژیانی ئاسایی لەگەڵ ماڵمناڵمە ئیشی پەیکەرە ئەتوانم لە هونەرەکە بۆ بەتاڵبوونەوە زۆر ڕێگەیەکی زۆر باشە بۆ بتوانم بە بەردەوامی بەتاڵبمەوە بە بەردەوامی خۆم نوێکەمەوە بەردەوامی بیرۆکەی تازەم هەیە ڕاستە کۆمەڵە کاری زۆرم کردووە ئەم کارانە کاری منن بەڵام کاری ناوەوەی من هێشتا تاوا نەبینراوە کۆمەڵێ پرۆژەی زۆر گەورەم هەیە ئینشەڵڵا بەشکم دەرفەتێک هەبێ بتوانم ئەو پرۆژانە جێبەجێکەم چونکە هونەری پەیکەرسازی ئەتوانی شەڕی پێ بکەی بەڕاستی ئەتوانی دژایەتی پێ بکەی ئەتوانی ئازادی پێ دەربڕی ئەتوانی هەموو مەجالەکانی تیایانی بۆ من ئیشیشم هەیە ینی پڕۆ ئامشتم ئامادە کردو هەبووە کات با بڵێن لە ماڵ و مناڵتی بگریتەوە و بیبەخشی بەکارە هونەریەکانت بەدڵنیایەوە زۆر کادەوانیژە بەم گەلەرێک ئەوانیژان دەستیان لە قوڕای یارمەتی مێنەوە بەڵام سپاس ینی بۆ خواوەکە ئەتوان بڵم یارمەتی دەری هەنگاوەکانی منە ئەگەر نابێزاریان کردمە نەمەتوانێت وەکو ئێستا ئەکتیڤ بووم بەزەر ئەکتیڤە بووم ئەوە کاتە بەڕێگای خۆی کە دەڵێن چێنەر نزار یەک ڕاست هونەرمەندێکی نیشتمانیانیەتە پێشچاو ینی مەبەسم هاوڵاتیانە ئایا ئەمە بۆ ئەوە گەڕێتەوە کە ئێوە بەردەوام پەیکەر بۆ هونەرمەندان و نووسەران و تەنانەت پێشمەرگەش دروستەکەن یاخودچی ئایا هۆکارێکی کە هەیە دانا مەسەلەیەک هەیە من هەمیشە وتومە هونەرمەند ڕازگۆ بێ لەگەڵ خۆی دواتر هیچ هێڵەدا منە لەسەری بڕۆ خۆی دواتر ئەچتە سەر سکێ من هەموو کارانەی کە کردومە بەڕاستی بە هەموو قەنەعەتی خۆمەوە کردومە ینی تۆ خزمەتکردنی کەسایەتەکان لە ئەوروپا شتێکی مۆد و باوە بەڵام بەداخەوە ڕۆژانە لەم لالۆ لە ئەبیسینەوە ئەرە نەبڕایەوە هونەری پۆرترێت کاکە هونەرێکی جیهانی ئەمە دواتر من وەکو چێنەرە فریای ئەو جۆرە کارە ئەەکەوم ناکرێت پەیکەری بیرکردنەوە بکەم پەیکەری دیش بکەم پەیکەری کەسایەتی بکەم پەیکەری فیگەراتی بکەم ناتوانم ینی منشەرەوە نەئەتوانمەوەی کە هەم چونکە ئینسانی توانە و تاقی تا ڕادەیەک ینی لە ڕادە بەدەر ناتوانانی تۆ خۆت زیاترمانکە من دژێکێکم لەوەی ناتوانم ستافمە بێ هونەری پێکەرساتی وەکو ستاف ببینم حەزەکەم هەموو مەرحەلەکان خۆمێکم کە ئەمەش تا ئەم دەخێ زەرێکی زۆری لە تەندروستیمە زۆر جار پەیکەرەکان هەبووە کە لەسەر با بڵێن بواری دارایی خۆت دروستیان بکەیت یان سپۆنسەرێکت نەبوو بێ لەلایەک نەخێر بەڵام
هەبوو یەک ئیش دوو ئیشی خۆمە بۆی لەوانە پەیکەرەکەی مەحوی شاعیر بوو بەڵام هەموو کارەکانم بەڕاستی سپۆنسەرم هەبوو بە تایبەت ئەم کارانە ئاخیرم دکتۆر تاڕەسوول زۆر هاوکارم بووە و بە ئێستاشەوە کە چەند پرۆژەیەکمان هەیە ئەتوانم بڵێم شان بەشانی بەردەوامبوونیم هاوکاریەکانی ئەوە دکتۆر تا کاچەنەر ئێوە لەگەڵ ئەوەی پەیکەرسازن شێوەکاریش شێوەکارم بەس گلۆبەڕۆژە دروستەکەم هۆکاری ئەوە چییە؟ بەڕاستی ماوەیەکی زۆر قوڵ بوومەوە لەسەر گلۆبەڕۆژەکانی ڤانکوخ خوێندنەوەیکی زۆر هەیە لەسەری ئەتوان بڵم زۆر ئاشنا بووم بۆ دنیای ڤانکوخ گلۆبەڕۆژە ئێمە وەکو بینمان شتێکی نۆرمالە بەڵام ئەو زۆر قوڵ باسیەکە ئەو توانیوێتی بیچوێنێ بە زۆشتی ژیانی خۆی منش ئەو شتانە بەس مەگر هەیە لە منە هەیە بەڵام بۆ کوالێتی ئەو نەهەڵبەت خۆم چەند داتت 25 تابلۆیەکم کرد زۆر باشە کاچەنەر بۆ دروستکردنی پەیکەرێک وەک کەرەستە چیتان پێویستە ئێوە؟ وەڵا ئەمە هەموو شتێکمان پێویست بۆ نمونە لە ئاسنگەری پێویستمانە لە گەچکاری پێویستمانە لە چیمەندۆ پێویستمانە لە داڕەشتن پێویستمانە لە کاتی قاڵب گریسکردن پێویستمانە عنی هەموو ماتریالەکانی ژیان زۆر بەکارێن جا نقطەیەکی من زۆر کات هەوڵێم شتی بەکار هات و ریسایکلینێک بەکارێنەوە بۆ ئارمەچەرەکان ینی زۆر کەم بەچم شتی تازاکڕم بۆ منە و کەرەسانێک کە ریسایکلین نەکرێن چین کە تۆ بەکارێنی بە تایبەتی شیشەکان و کۆمەڵێ تەلی هار بوو کۆمەڵە مواد هەیە کەمتر ئەیان کڕم جاریکە بەکاریان هێنمەوە زۆر کات لە شوێنان کەوتووە هەڵیانە گرمەیان بەمەوە بەکاریان هێرمانی هەم تۆ ژینگە بۆ لەحزێژێکی بچووک پاکە بێتەوە لە لاک و ئیشەکە خۆشتی پێەکەی و زۆر کات هەوڵی ئەوم باوە کاچەنەر تا ئێستا بە دیاریکراوی یا خۆتیترەوەیان کەوتۆتە سەر وەڵامەکەی خۆتان بە دیاریکراوی چەند پەیکەرتان بۆ نووسەران و هونەرمەندان دروست کردووە پێم خۆشە بیزانم تایبەتمەندی ئەو پەیکەرانە لای تۆ وەکو هونەرمەندێک لە چیا بووە وەکو کارکردنی پەیکەرسازی لە بیدایەتەوە تا ئێستا زۆرە بەڵام وەکو کەسایەتەکان 29 کارم هەیە و 4 کاری دانراویشم هەیە بۆ نمایشکردن ئەچێتە 33 ئیش تایبەتمەندی کارکردن هەڵبەت تۆر کات پێشنیاری کارێ بۆ من کرابێت ژیان نامی ئەو کەسم بە تەئکید خوێندوێتەوە و بەدڵێکی فراوان و توانیمە ئەو کەسایەتی قوبوڵ کەمە پێشنیاریشم بۆ کراوە کەسایەتەکە احترامن بۆی کە وەکو ئینسان لای من احترامیە بەڵام هەموو کەس شایانی پەیکەرنی ئەو پێشنیارم بۆ کرا ڕۆژانە بەڵام ئەو کەسایەتانە کە قەرارم لێیاوە بەدڵ تەئسیریان تێکردوم بە تایبەت ئیشەکانی بۆ نە ژەنەرالی پاییز ئەوە ساو تاو بۆ یەکێکە لە خەونەکانم کە نزیکترین کات ئەبوو پاییز داینین بەڵام وا ساڵی تازە هات و شەکەرۆ بخۆیت ئەو کەسایەتیانە زیاتر چێ نەگەر هەڵبەت ئەو کەسایەتانە کە ئیشم بۆ کردنەوە کەسایەتانە کە کەمترین ناویان هاتووە زۆر ماندوو بن لە مێژوە بۆ نمونە بزانین دکتۆر محەممەد کەمال بەڵ هیچێکە لە سەربازەبوونەکە ئەو فەلسەفەی کرد بە کوردی بەڕاست ڕاست بە نمونە دڵشاد مەریوانی ناوی نەمابوو دروست کە هەم شاعیرێکە هەم چیرۆک موسیقى هەم شانۆنامەکە بەتایکی و ئەحمەد شەماڵی گۆرانی بێش زۆر یعنی ئەوانە کە ئیشم لەسەر کردوون ئەو هونەرمەندانیان ئەو نووسەرانیان ئەو کەسایەتانە بوون کە کەمترین کات باس کرا لێرەوە چی ئەڵێیت بە هونەرمەندە پەیکەرسازەکانی هاوڕێت وڵا هەمیانم خۆشەوە یاددارم هاوکاری یەک بین پشتی یەکتر نەشکێنین و بتوانین بە هەمومان پرۆژەی گرنگ جێبەجێبین و من دایمە ئەوەشم لا پرسیارە بۆ لە کوردستان شاکار دروست نابێ هەڵبەت ئەکەوێتە سەر پەیوەندی هونەرمەندان تۆ زۆر کات لە نقطەیەکە قوڵ ئەبیتەوە بەڵا سێرەکەی هاوپیشەکەت سەر تاپەی قوڵبوونەوەکە تێگەیە زۆر کات تۆ پرۆژەیەکت هەیە لێ تێگەیەن زەرەر لە تۆ ئێن و لە خۆشیە و لە ڕێزی هونەریژەیە من ئەوشتە زۆر بەدیەکەم زۆر بەری کەوتوم زۆر محاولەشتی ناخۆش ئەکرێ لە بینی هونەرمەندانە ئەم تەسەورەکەم ئەم سیرعال کۆنە شتێکی تازەنیە بڵێ بەس بۆ منە لە نێوان نووسەران هەیە لە نێوان بەقاڵەکان هەیە لە نێوان خەڵکی یاسایی لە کۆڵانەکان بەڵام هیوادارم بە خۆشەویستی و ئیش بکەینەوە خاڵە زۆر گرنگە هونەرمەند ئیشی لەسەر جگە لە پەیکەرەکەی مامۆستا ئەحمەد سالار هەبووە پەیکەرێکتان دروست کردبێ لە شوێنێکە و دواتر موافقەیان نەکردبێ یان ڕێگەیان نەدابێ تۆ ئەو پەیکەرت لەوێ دابنی وەڵا زۆر بە هەموو کات ڕێگرمانەکەن بۆ دانانی پێکە بەڵام ئەم شاڵی خۆمان هەرەکەین و هەرداشمان ناوە
ئەوەی مامۆستا ئەحمەد سارای ڕێگر نەبوون لە سلێمانی. مامۆستا ئەحمەد سارا شوێنێکیان یا بووە ئەیان و جگە لەو شوێنەی باخی گشتی هەر شوێنێکی کە تێ مامۆستا ئەوی پێ باش بوو. دوجار لەسەر ئەو ڕێکوتین کە بیبێنە هەولێر. زۆر باشە کاک چێنەر، پرۆژەی ماسک بەستنی پەیکەرەکان لە سەردەمی کۆرۆنایە چۆن پرۆژەیەک بوو لا ئێوە؟ ئایا ئەم بیرۆکەیەتان چۆن بۆ هات و لەبەر خاتری چیش بوو؟ هەڵبەت من هەرێک لە کارانی کە ئەنجام ماوە بە تەنیا هەرێکیان پامێکی هەیە و هەرێکیشان کەسایەتیەکەن بەڕاستی. من ئەو کاتەی بیرم کردەوە کە بیدایەتێ و ڤایرۆسەن نەگریسە پیسەی کە ساڵی 2020 هەمووی تێگەین بیرم کردەوە بۆ من بە پەیکەرەکانم بە هەمان پەیامێکی جوانی تەندروستی نێم. دوای بیرکردنەوەیەکی زۆر و ئاوتلاینکردن و سکێچات و چی بکەم و چی نەکەم قەراری ماسکەکانمە. ئەو کاتەش خەڵکێکی زۆر وەکو گاڵتە پێکردنێ کە گاڵتیان بە مۆزوعەکەوە، بەڵام ئەوەی ئێمە ئەمان بینی و ئەمان خوێندەوە لە دەرەوە و لە شوێنەکانی تر هەمان ئەو شتە بوو کە ڕوویە بینیمان. من وەکو لایەنێکی خۆپارێزی و پەیامێکی خۆپارێزی هاتە ماسکم ما لە هەموو پەیکەرەکان و ئەوە پەیامێکیشم بەستە بوو ژیانی تۆ گرنگە خۆت بپارێزە. ئەوە تایتڵی کارەکەم بوو و دواتر ڕۆی ئیشەکە لە چەند وڵاتێک بە هەواڵ بڵاو بۆم زۆر پێخۆش بوو و دواتر لە چەند وڵاتێکی کەش کۆپی کارەکەی من کرا. پرۆژەکە بە عام گەشتە ئەنجام بە دڵنیاییەوە و دوجاری لێی گەڕامێتر ئەوەی کە لیان کردو ئەوشی کە پێی ماوە هەرماوە. من خۆم چەند پەیکەرێکم بینی ئالم ماوەی پێشۆشە هەر ماسکەکانی پێ بوو، بەڵام ماسکەکان جۆرێک لە ڕزیوی پێوە دیار بچکە مدەیەکە پێوەیە بووە. من بۆ مدەی زۆر نەمکرد بەڵێ وەکو پەیامێکردن تۆ توانی پەیامێک لە سەعاتێکا بێ لە 10 ڕۆژا بێ ئیشەکەم پەیامەکەم گەشت ڕاست زیاتر لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان و زۆر ینی ناڵم زۆر تەشەنێ سەن لە زۆربەی سایتە ئەوروپیەکان قسەی لەسەر کرد. زۆر باش کاچێنەر، لە کوردستان تا چەند گرنگی بە هونەری پەیکەرسازی دراوە؟ ینی لە ڕابردوو و لە ئێستەیشا تا چەند گرنگی پێدراوە؟ کاکدانە مەسەلەی مێژووی هونەری پەیکەرسازی لە کوردستان و سلێمانی بە تایبەتی زۆر نییە. لە هەفتاکانەوە لە ساڵ 1970 یەکەم کاری پەیکەرسازی کرا. تۆ بتەوێت پێوەرە بکەی بۆ ئەوی تۆ ئەتوانی بڵێ مێژوویەکی کەممان هەیە ناتوانین تۆ پێوەرکەی، بەڵام جار بەجار نەسەکەم بەرەو باشتر ئەڕوا جار بەجار خەڵک زیاتر ڕێز لە هونەری پێکەرسازیەکەی. کاچێنەر، دەزانم کۆی کارەکانتان خۆش ئەوێ، بەڵام ئەگەر فزوڵی نەبێ پێم خۆشە بزانم کام کارەیانت لە ئەوی تریان خۆشتری و زیاتریش پێوەی ماندوو بێت. دانا بەڕاستی من زۆر کات ئەو دوم جارە تووشە مۆقیفام کامە هەموو کارەکانم خۆشە بەڕاستی، بەڵام ئەوەی کە خۆم زۆر هەستم کردیتر نقطەیەکی ئەساسی خۆمیتیایەوەی ژەنەراڵی پاییز ئەوە زۆر ناڵم خۆشمێ لە هەمیانم خۆشە بەزە و ئیشە زۆر ئیشم تیا کرد باش ئیشم تیا کرد و ئینشەڵا لە ئایندەیەکی کە ئەگەر شارەوانی هاوکارمان بێت ئاینداینی شوێنێک بۆ دیاری کرد لە مناقەشەی ئەوەی نێسا بڵێ. زۆر باشە، پێم خۆشە لەسەر ئەم پرسیارە ڕابوەستین و قسەی لەسەر بکەین کاکچێنەر. تا چەند خوێندنی ئەکادیمی کاریگەری لەسەر هونەری پەیکەرسازی هەیە؟ ئایا ئێوە دەرچووی ئەکادیمین؟ هەڵبەت من پەیمانگەم تەواو کردووە بەڵێ ئەشتوانم بڵێم پەیمانگا و کۆلێژ و ئەو شوێنانە کە هونەری تیا خوێندەوە کە پێویست کەسێک بێ بە بەتاڵی بڕاتە ناو ئێوە بە هونەرمەندی بێتە دەرۆشتیوانە و منهەجێک ینی یاسایەکی باش نییە بۆ فێربوونی کەسێک. ینی من چوومەتە پەیمانگا ڕاستە قوڕکارم کردووە هونەرم خوێندەوە، بەڵام کەیتە دەرەوە سەردانی کاک هادی زیادینم کردووە هونەری پەیکەرسازی لێ دنیایەکی ترە. مامۆستا شوان کەمالاتۆ تۆ لێرە کارمان کردو بێکۆ پەیکەرسازیەوە نەبوو کە من لە پەیمانگا خوێندومە. بۆ نمونە کاگرێ من حەیدەریم بینیوە هونەر شتێکی تر بووە. ئەتوانم بڵێم ئەکەوێتۆ سەر تاکەکە بتوێ پشت بۆ بەسی لەناو پەیمانگا کۆلێژا بی بێ هونەرمەند مستەحیل لەو شتە و بەڵام ئەشکەوتە سەر توانە و هەوڵی کەسەکە. من قەرارمەوە بەردەوام کاری پەیکەرکەم بۆیە بەردەوامیش ئەگەڕێم بەردەوامیش فێرم. نەزەری و ئەمەلی هەبووە بۆ نمونە لە پەیمانگا کە ئێوە بیخوێنن بڵێن بەم شێوەیە پەیکەرێک دروست ئەکرێت، مامۆستا دایناوە یان هەر ڕسمێکە ئیکێشن وڵێن بڕۆن لەسەر ئەوە بۆ نمونە کۆمەڵە پێوەردانراوە هیچ لە زۆکە هەیە بەڵێ مۆدل دروستکردن و تەختیت و ئەلوان و بەڵێ کۆمەڵە دەرزەدانەوە، بەڵام هەر مامۆستا بە پێینی خۆی داینانی یاسایەکی گشتی نیە بڵێ بە هونەری پەیکەرسازی لەم نقطەوە دەست پێکات لەوێ کۆتایی هەرچەندە هونەر کۆتایی نیە، بەڵام بۆ فێربن تۆ توانی
بەنهەجێکت هەبێ بۆ تێگەشتنی ئیشەکەت. تۆ بۆ خۆت وەک هونەرمەندێکی پەیکەرساز لە دەرەوەی پەیمانگە فێربووی یاخود لەناو پەیمانگە هاتیە دەرەوە ینی دوای تەواوکردنی پەیمانگە وەڵام نەبێتم جامە لە مناڵۆ خەریکم ینی پەیمانگە هۆکارێ بوو ئاشنای کردم بە مەوادەکان تێگەیانم کە پەیکەرسازی سەرەتاکەی چێ دواتر کە خۆم هاتمە دەرێ ئەو هەوڵانی خۆشم ئەوەی تر تێگەشتم و ئەشمەوێ زیاتر بزانم لەبارەی پەیکەرساز. زۆر باشە کات چەنەر پێم خۆشە بزانم هونەری پەیکەرسازی وڵاتانی دەرەوە تا چەند کاریگەری یاخود ڕنگدانەوەی لەسەر کارە هونەریەکانی ئێوە هەبووە؟ وڵی ناتوانانی بڵێ ڕنگدانەوەی زۆر چونکە تۆ ئەوەی ئەساسەکە دەوێت کارگەی داڕشتێکی بڕۆنسکە نییە لە کوردستانەوە ئەساسترین و سەرەتاییترین مافی پەیکەرە کە لە وڵاتێکە هەبێ بەڵام ئێمە نیمانە ئەو مقارنەکردنی کوردستان بە وڵاتێکە لە 1970 هونەری پەیکەرسازی کولتور بۆتیایە لەگەڵ تۆ لە ساڵی 1970 مقارنێکی هەڵەیە بەڕێی من بەڵام وەکو هەموو شتەکانی ترمان مقارنەی ئاسی ڕۆشنبیری و فکری و ئەدەبی و هونەری و تاکی ڕۆشنبیر و ئەومان چۆنە ئاستی پەیکەرسازیشمان هەمان شتە چونکە زیاتر بەچ هونەرمەندێک با بڵین تۆ سەرسامیت مەبەس سەرسامی کارەکانێتی نەک خودی خۆی مەسەلەی پەیکەرسازی من ڕۆک و ئەوروپیەکان بەڕاستی هەم ئەم ئینسان ڕێی خۆیەتی حەزی خۆیەتی کە حەز بە چ کارێکەکە من کارەکانی ڕۆدانم زۆر پێ باشە و زۆر ینی چێژی لێ ئەبینم بە تایبەت پەیکەری بیرکردنەوەی هەستەکەم و ئیشەی منە ئەی زۆر هەمە نوسخەیەکی بچووکیشمێ خۆشت ڕۆچووی دەتەناوێ هەڵبەت بەتەشی زۆر و لە کوردستان مامۆستا شوان کەمال کاکادی زیادین مامۆستا ڕێبن حەیدەری مامۆستا دارە حەمەساوی ئەمانە بۆ من باش نانی بۆ بەرچاوڕوونی کارەکەی من زۆر باش. بۆچی وەکو پێویست کات چێنەر ڕێز لە پەیکەر ناگیرێت و زۆر جار پەیکەرەکان ئەشکێنرێن لە کوردستانە وەکو پێویست ڕێز لە مرۆڤ ناگیرێ لە هەر وڵاتێکیشە کە ڕێز لە مرۆڤ نەگیرە ئەوەی کە ئاسانتیاچێ هونەر و ئەدەبە ئەین تۆ کابرایەکە هیچ ئینتیمایەکی نیشتیمانی نەبێ کابرا پارەی پێێنە بە کابرا بێتاقەت بێ هونەر چییە بۆ ئەو ئەدەب چییە بۆ ئەو ینی 100 ساڵ کتێب هونەری لە بەردەما بێ بۆ ئەو هیچ گرنگ نییە بەڵام گرنگ هونەرمەندەکەیە گرنگ نووسەرەکەیە گرنگ شاعیرەکەی بەردەوامی هەبێت چونکە زۆر کات لە یەک نقطەیە هونەرمەند دەتوانێت تەسیراتی هەبێت دروستەوە بەڵام باشترین کاتش بۆ کارکردنی هونەرمەند دەبێ ئەو کاتانە بێت کە قەیرانەیە کە مشکیلە هەیە لە مرتاحیە کاری باش دروست نابێت من دیقەت تێمەساگەر ئەو ماتریالانەی لە ئەوروپا بەکارێت بێتە کوردستان و بدرێت دەست کۆمەڵی هونەرمەند من لەو قەنەعەتەیەم لە ئاستی ئیشەکانی ئەوان باشتر نەبێت ئەوان کارێک بەس خودی دیاردەی شکانی پەیکەرەکان ئێوە وەک هونەرمەندێکی پەیکەرساز چکە خۆت بۆ نمونە شەوانی گەرم و ساردت بە دروستکردنی پەیکەرێکەوە کردو بەڵامە بینی لە کاتێکە لەلایەن کەسانێکی نەناسراوە پەیکەرەکان ئەشکێنرێن ئەمە چۆن نەبینی ئەم دیاردەیە چۆن نەبینی لە کوردستان ماوەیەک باوی ئەمە هەبوو ئەنی خەریک بۆ بۆ دیاردەش کاکدانە بەنسبەت بە ئیشەکانی منەوە یەک ئیشم تێک درا نەشکێنرا لێکردنەوەی قوتعەکانی بوو ئەو تۆ بتەوێت کار من ئەو خاڵی کە بەسەر هات بەسەر کارەکانم ئەو خاڵە بوو کە کارێکم بردەنەوە گەڕێکی شعبیەوە هەڵبەت تۆ احترامن بۆ شعبی من چونکە بۆم لە گەڕێکی شعبیە گەورە بووم خەڵکیشی تایەکە بای ئەوە تاکیشی ڕۆشنبیر نییە احتیاجێ بەلایانی قوتعەیە لێ بکاتەوە بای ئەوە تێنەگەنراون دایکی خەلەلەکان ئەگەڕێتەوە بۆ ئاستی پەروەردەی سەرەتایی تۆ لە سەرەتاکە بە پەروەردەیەکی باش مناڵەکانمان فێری بکەین ڕێز لە هونەر و ئەدەب بگرێ بە چاوێکی ترەوە سێرەکە هەر خۆمان ئێستا ئالەم لەحزای بیرە بکەینەوە لە ئیبتیدایی چیمان لەسەر هونەر خوێن وێنە و یەکێ بلۆ دەرزانەی کە زۆربەی بۆ فەڕاست پڕەکرایەوە مامۆستای بیرکاری وێنە وەرزش سرود بەڕاستی یعنی تۆ وەکو پێویست من لە ئیبتیداییە یعنی لە سەرەتایە هونەرم تێنەگەێنراوە ئاساییە پەیکەرێک لەسەر جادە ببینم تێکی بم بەڵام وەکو ئەوەی کە بێتە کولتورە بیشکێنن دەبێت ئەوە بڵین کە پەروەردە زۆر پێش فێرکردانە من زۆر مناقەشی ئەوواکەین پەروەردە زۆر گرنگە تۆ لە سەرەتاییە تۆ کە مناڵێک فێرکەی پەیکەر چییە نیگارکێشان چییە هونەرمەند چۆن ماندوو ئەبێ بەکارێکەوە بۆ مناڵێکی ئەوروپی احترام لە ئیشی هونەرێگرێ بۆ مناڵێکی ئیشی ئەوروپی ئەبینە بە سەعات سێری ئەکا پرسیار ئەکات ئەم پەیکەرە چۆن دروستکراوە بۆ پرسیارە ناکەن بۆ ئەم پرسیارە بۆ مناڵێ منێک نەبڕووی سەرەتاییمان باش نییە
ئەنگاوی سەرەتاییمان ئەنگاوێکی دروست نییە ئەمە کێشەکە ینی کللتورەکە دەتوانین بڵێ کللتور با بڵێن کاریگەری هەیە لەسەر هونەر بەعام بەگشتی لەسەر هەموو کایەکانی ژیان لەسەر هەموو کایەکان ئەین تۆ کێ لە ئێمە کاکە فەلاحی نەناسیوە چونکە خوێندومانە ڕاستە لە مناڵ بەڕاستی خوێندومان لە ناو شێوەکارەکانشە دارە حەمەسە ئیشمان بۆکو پەیکەر خوێندا ئێستا ئەمان ناسی وانە ینی ئەو نمونەیە کە بەڵام بە هیوان باش بێ کە قورس کاچەنەر پێم خۆشە بزانم جیاوازی دین لەگەڵ هونەری پەیکەرسازیە چییە؟ ئەنی چ پەیوەندیەکیان پێکەوە هەیە؟ تووشی بەزمێکمانەکەی ناکەم بەس پێم خۆشە هەرڕاستی ئەو نقطەیە زۆر کەس باسیەکە چکە منیش مەبەستمە بزانم بۆ لەلایەن هونەرمەندێکەوە بۆ بینەران ڕوون ببێتەوە بۆ من هیچ شتێک نییە ینی کە بڵێ پەیکەرسازی لە ڕووی دینی ئیسلام و حرامە نەخێر هونەری پەیکەرسازیە توان وەکو هەموو هونەرەکانی ترۆکو هەموو کایەکانی تری ژیان گرنگە تۆ میوانێکێتە وڵاتەکە تۆ بە تەلارسازی و پەیکەرسازی ئەتوانێت ئاستی وڵاتەکەی تۆڵسەنگێت ئیتر ئەو کاتە دینیشەوەی پێخۆشە وڵاتێک مڕەتە بێ وڵاتێک جوان بێ وڵاتێک ڕێکوپێک بێ ینی من تەسەور ئەگە هەمووشمان لە ڕوێ لە وڵاتێکی لە قارە شەرقیەکانین تێگەشتوین لە دینبایی ئەوەن تۆ پەیکەرێ بۆ پەرستن دەبێ کێشەی دین لەگەڵ پەیکەر پەرست نایە لەگەڵ پەیکەر دروستکردنانی ئەنی ئەگەر بە مامۆسایەکی ئاینی بڵێیت ڕەنگ بێ با بڵێین بیرڕایەکی تریە بێ سەبارەت بەوەی کە وەکو هونەرمەندێکی ئەوە ئەیڵەن ئەزای چۆنە کاکدان ئەمەش وەکو ئاستی ڕۆشنبیری تاک لە سەرەتاوە کاری لەسەر نەکراوە یەک جار بە ئەمیان و تۆ پەیکەر حرامە دوای ئەوە نەچوین بزانین بۆ حرامە پرسیارمان نەکردووە بڕۆ لەگەڵ لەسا من شخصی خۆم پرسیارم کردووە ئەڵێن تا بۆرمەت پەیکەرەکە ناتەواو بێ حرام نییە توانای ژیانی نەبێ ئەمە یەکێکە لە دیدی ئیسلام کە بە من لالینە مەلایەکە بۆی بە منوت بەڵام هەموو دینێک پێویستی بە جوانیە پێویستی بە بینینی جوانیە پەیکەریش بە شەکل لە جوانی بەڕاست کاچەنە لە ناو کوردستانە ئەو هونەرمەندە پەیکەر سازانە چ کارێک هەڵ ئەسەنگێنی وەکو هونەرمەندێکە لەلا جوان بوو جێگەی پەسەند بوو بێ لەلایەن هاوڕە هونەرمەندانی هاوڕێیانت ئەو کارانی کە کراوە بەڵێ کە کراونەوانەی دوو کاری مامۆسەدارە حەمەساعی هەیە لە سەرادانراوە ژیان دیواربەندێکە دووەم پیرەمێردێ شێرکۆ بێ کەسەکەی مامۆستا شوانی زۆر زۆر پێم باشە ئیشی تریش ئیشەکانی خۆشم پێ باش زۆر باش خۆشم پێ باش کاچێنەر پێم خۆشە پەیامی کۆتاییتان بڵێن لەسەر هونەری پەیکەرسازی لە کوردستان کاکدانە مەسەلەی پەیام و کۆتایی نییە بەڵام بۆ ئەم بەرنامەی جەنابەت من جاریکە دووبارەیەکەم تەمەناکەم هونەرمەندان لەسەر خاڵی خۆشەویستی کارکەن لەسەر ئەوەی کە پشتی یەکتری ناگرین شوختیش نین لە پشتی یەکتر بتوانین بە چاوێکی هونەریەوە ینی لە شوێنە کاگەرێکێک باسی کارێکی منی کرد باوەشێنی مۆزۆ نەکرە بۆی کە من خراپم بۆ ئێمە ضرورە چکە وڵاتەکەمانەکو پێشتر باسمان کرد وڵاتێکە کولتور و دین مەسەلەی پەیکەری تا ڕادەیەک ڕاوەستان زەمەنێکی زۆر قورسیشی کردووە قورسی کردو هەڵبەت بەڵام با ئێمە هەوڵ بین جوانی ببین خەڵک جوان پەیکەر ببینێ من ئێستا و کارانی کە یەکەم ئەی بیسمەوە خەڵک ڕاستمەگرێ بۆ منێرنەوە ڕۆژانە پێم خۆشە لەبەرەوەی تۆ هەوڵەتدا و پامێکی باش بگەین چونکە بەڕاستی هونەری پەیکەرسازی چونکە من دایمەتی لەمە دو زۆر ڕازویان لە سەخت شت قساکەم هونەری پەیکەرسازی پێشتر ئاسێکی باشی نەبوو تۆ قورسە بە مەرحەلەی سەرەتاییتە سەر مەرحەلێکی باش نەبێ ناڵم هەموو کارەکان خراپبوون بەڵام زۆربەی کارەکان کە ئەیبینین باش نییە ئەیبین ئەو فڵان پەیکەرە و هەمیان لێ خۆکاری ئەمە چییە کە باش نییە کاکچێنە ئاستی هونەرمەندەکەی تۆ تەسەوەر ئەەکەی من بتوانم ئیشی باشکەم ئیشەکە نەکەم بە خراپی ئەنجامی بم زۆر ناشکرێ زۆر و بۆر بێ ئەو قسەیە نام بەعکسەوە کاکە بچۆ ڕۆمە هەمی پەیکەرە ڕاستە مەبەستم هونەرمەندێکە کە کارێک دروستەکە بە ناتەواوی ئەتوانێت لە یەک نقطەی ئاگای لە خۆی بێ تۆ تەمەنێک ئیشت کردو زانیت سەرکەوتونیەوە نۆرماڵە وازبێنی من ئیش ئەەکەم ێسا جارێک گەنجم بزانم چەند ساڵێکی کە نەتوە هەر ئەم شتە قەوانە دووبارەکەمەوە احتیمالی زۆر زۆرە کارێک تر هەڵبژێرم کاچەنەر ماندوومان کردی سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئێوە کاکدانە زۆر خۆشحاڵ بووم پرسیارەکانیش
جیاوازم سپاس کاکچێنەر زۆر سپاس بەڵە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنمەیە و تا بەرنمە یەکتر بەخواتان نەسپێرم خواتان لەگەڵ.